مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. دەستم بە نووسین و داڕشتنی فەسڵی یەکەمی شەوی ڕەش کرد. کارەکە زۆر بە خێرایی دەڕوات. لە چنگی چاپۆی گالار دەرباز بووم. هەز دەکەم ئازادم، زۆر گورج و گۆڵ، چالاک و چەلەنگم. لە تۆ وایە 10 ساڵ گەنج بوومەتەوە، سرم لە توانای داهێنانم، لە دەوڵەمەندی دڵنەوازی وشەکانم، لە جورئەتی شیرینی دیالۆگەکانم سوڕماوە. ئەم شەو پەیڤە دڵگیرانە ئەو حازر وەڵامیانەی کەوام لێ دەکەن بە تەنیا و خۆ بەخۆ پێ بکەنم. لەکوێوە بۆم دێن؟ ئایا دەکرێ بگوترێ کە من لا بنەڕەتجا هەم بەهرە و توانایم تێدا بوو پێم نەزانیوە، چونکە لە ترسنۆکیدا خۆم لە پەنای بەهرە و توانای کەسێکی دیدا هەشارداوە. چەند کەر بووم، چەند خۆشە پیاو خودی خۆی لە ناخی خۆیدا بدۆزێتەوە. ئێستا تۆزێک لەمە پێش لە نووسینی فەسڵی یەکەمی شەوی ڕەش بوومەوە. بۆ سوزانم خوێندەوە. بە درێژایی ئەو ماوەیە کە دەم خوێندەوە هەستم دەکرد سوکە ترسێکی شیرین دڵم دەگوشێت. کاتێ دەستنووسەکەم لە جێی خۆی دانا، سوزان دەستی گرتم و بە لێوە گەرمەکانی ماچی کردم و لە بن لێوانەوە وتی: جاک زۆر جوانە، ئیشە نەگەڵتا. بە دەمەلاڵێکی گوتم: بەڕاستە لا خۆشیە لە پێستی خۆم هێور نەدەبوومەوە. خۆم فەقیر کرد و گوتم: پێتوانیە شێوازەکەی زۆر سادێ و بەپلە نووسراوە کەمێک سەربەسەریە، دەبێت بڕێک دەستکاری بکرێ و پێداچوونەوەی بۆ بکرێت. من ئەوە دەزانم، بەڵام تو زاتی خوا دەستکاری مەکە. خەیاڵم ئاسوودە بوو. ڕاستە کە تەنیا نزیکەی 3 لاپەڕەیەکم نووسی بوو، بەڵام با ئومێدی ئەوە بووم بتوانم بەردەوام بم و ڕۆمانەکە چاو بکەم. ئەم دوای نیوەڕۆیە چوومە دیدەنی پوریور و بە جۆرە لوودبەرزیەکەوە وتم: ئەوەی ڕاستی بێخەریکی ئامادەکردنی ئیشێکم بۆ تۆ، حاڵی حازر. خۆم دەمزانی. دوای پریۆر بۆ ئاسیرم بینی کە نیگەران دەهاتە بەرچاوم. باشە، جارێ زۆر زوو نییە بە بڵاوکردنەوەی کتێبێکی تازە تۆ هەرچێکت پێ بووە لا غەزەبدا هەڵت ڕشتۆ و خاڵی بوویتەوە. ئایا دڵنیایت کە چارج و شەحن بوویتەوە؟ خۆزیا بۆ ئاسیر دەیزانێ خەریکم چ کتێبێک ئامادە دەکەم. قسەکەم لە کورتی بڕیەوە. بەڕاستی نیگەرانی هەمیشەی ئەم پیاوە مرۆڤ بێتاقەت دەکات. بە هەمان نەفەس و تین و جۆش و خڕۆشەوە درێژم بە کارەکەمدا. ڕۆژنامەکان لە ئێستا و باسی خەڵاتی موپاسانیان کە هێشتا 15 ڕۆژی مابوو ڕابگەیەنرێ دەکرد. ناوی من و کتێبەکەی منیان لە جوملەی ئەو ناو و کتێبانەدا دەبرد کە ئەگەری برانەوەیان هەبوو. دیارە ئەم باس و خواسانە نەیان دەکردە هیچ، بەڵام وێڕای ئەوەش لە دنیای خەون و خەیاڵی سەیر و سەمەرە و بێمانەدا مەلەم دەکرد. بۆ ماوەیەک لە نووسین وەستام. بە گوێرەی وتارەکانی سەرەتابێ براوی خەڵاتی موپاسان نووسەرێک دەبێ بە ناوی کوانیا کە من چاوێکی خێران بە کتێبەکەی داگێڕاوە. بەڕاستی کتێبێکی بێتام و ئەستورە. نازانم چۆن دەشێت ئەم کتێبە بەسەر غەزەبدا پەسەند بدرێ، بەڵام دەبێ ئەوە بگوترێ کە سیپیۆن وەشانکاری کتێبەکەی کوانیوە هەرچی ئاشنا و ڕۆشنا و دۆست و بناژووی هەبوو بۆ ئەم مەبەستەی خستبوونەکار. بەڕاستی شەرم و ڕیسواییە. ئەوەی ڕاستی بێ ئەم وەشانکارە پاریش خەڵاتەکەی بردبووە. دیارە مەسەلەکە خزمێنە و خۆخۆییە، کەچی ڕۆژنامەوانی چاوپۆشی لێ دەکات و خۆی لەگێلی دەدات. ڕۆژنامەی پاری سوار هەفپەیڤینێکی لەگەڵ کوانیەدا کرد، وەکو ئەوە بوو بەڕاستی خەڵاتەکەی بردبێتەوە. ئایا ئەم ساڵ براوەی خەڵاتی موپاسان جەنابی کوانیە دەبێ؟ ڕۆژنامەکە وێنەکەی ئەوی لە سەروی لاپەڕەی دوودا و لە سەروتارێکی سیاسیدا دانابوو. کوانیا لەم وێنەیەدا بە جۆرێ پێدەکەنێ کە هەموو ددانەکانی دەرکەوتون و شوشەی عینەکەکەی دەبریسکێنەوە. بە دەم و قەپۆز و ڕوخساریاوە دیارە بە دەم و زامی گەدەوە دەناڵێنێ. دەتگوت ئەو وێنەی بۆ ئەوە گرتووە بۆ ئاگداریەکی تایبەت بە بانگەشەی دەرمانە. دڵنیام سیپیۆن خەرجی هەموو ئەم بانگەشەی کێشاوە، بەڵام ئەوەی سەیرە پریۆر هیچ کاردانەوەیکی بەرامبەر بەم کاری ئەم وەشانکارە نییە. هیچ هەوڵێک بۆ کاندیدکردنی من چلای جەماوەر و چلای دەستی دادوەران نادات. ئەم بەیانیە ئەو گلەیەم لێ کرد. وتی ئەگەر کەمترین ئەگەر و شانسی بردنەوەم هەبواە بەو پەڕی خۆشحاڵیەوە هەموو بەرگریەکی لێ دەکردم.
مەخابن. چەند کەسێک لەو دادوەرانەی کە کتێبەکەی منیان خوێندوتەوە دووچاری شۆکێکی ئەوتۆ بوون کە بە ئەمرەتیان لە بیریان ناچێتەوە. بەڵام سەرۆکی دەستەی دادوەران ینی تاقە کەسێک کە دەیتوانی بایەخی غەزەب دەرەک بکات دووچاری ئازاری ڕووخۆڵە کوێرە بووە و بە نووسرا و ڕێی خۆی دەدات مەگەر لە ژێر نەشتەرگەریدا دەرنەچێت. لە باشترین حاڵەدا و بە گوێرەی دروستترین ئامارگیر من لە کۆی 13 ڕێی 2 ڕێیم بەدەستێنەوە. هێشتا وێنەکەی کوانیان با پێکەنینە نەخۆشەکەیەوە لە بەرچاوە. باس هەرباسی ئەوە لە هەموو لایەکەوە ستایشی دەکەن لە هەواڵ و بانگەشەکاندا چ کەسێک بە ناویژناوی من نابات. ئەم بانگەشە ڕۆژنامەوانیانە بە جۆرێ ناڕەحەتیان کردوم کە چاوم لە پەیگیری کتێبەکەم پۆشیوە. سوزان لێم تێدەکات هەوڵ دەدات ئارام و هێورم بکاتەوە. لەم ڕۆژانەدا با بمبینی وتی پیرۆزباییت لێ دەکەم کوڕم بۆ خەڵاتی موپاسان ناوی تۆ دەبن پڕ بەدڵ حەزم دەکرد بە سەریابەقی ژێنم و بڵێم هەمووی درۆیە. تەنیا 2 ڕۆژماوە بۆ ڕاگەاندنی ئەنجامی پێشبڕکێکە پریور ئامۆژگاری کردم کە سەفەرێکی یەکەفتەیی بۆ گوندەکان بکەم و وتی ئەم کارە دەیسەلمێنێ کە تۆ ئەم مەسلەیەت بەلاوە گرنگ نییە. بەڵام بواسیر گاڵتەی بەم ناڕەحەتی و نیگەرانی من دەهات وتی کوڕی خۆم تۆ بۆچی ئەم خەڵاتت کردووە بەخەم چیت داوە لەم خەڵاتە لەبەر فرۆشی کتێبەکەتە خۆ کتێبەکەت بەبێ ئەم خەڵاتەش دەفرۆشێ و هیچ ترسێکی لەسەر نییە لەبەر وێنێتە خۆتۆ خۆتیان بۆ نمایش ناکەی لەبەر وتاران تا وتاران هیچ کاتێ نەیتوانیوە جەماوەڕوا لێ بکات کتێبێ بخوێندنەوە کە شایستەی خوێندنەوە نەبێ ئیدی لەبەرچی خۆت نیگەران و ناڕەحەت کردووە کە پووی گرژ دەکاتەوە وەکو ئەوەی پێوێ لە خۆشییا بپژمێ هەڵوەستەیەکی کرد و لەسەری ڕۆیی تۆ وەکو ئەو خەڵکانەی کە سکیان تێر بووە بەڵام چاویان تێر نەبووە نەش ئەو سەرمەستی تۆ هیچ فایدەیەکی نییە تۆ تامی سەرکەوتنت چەشتۆ و ئێستاش تینووی سەرکەوتنی و تینوێتیت ناشکێ و گەرەکتا بە هەر نرخێ بووە سەرکەوتنێکی گەورە نایاب زۆر دەگمەن بەدەستبێنی بواسیر بەدەم پێکەنینەوە دەستە سپێکەیدا بەسەر شانمدا وتی تۆ چۆن دەتوانی کەمترین بایەغ بەم لایەنە توو ڕەهات و بێ بایەخانەی شۆڕەت بدەیت خۆ ئەگەر بەم نەفەسەوە بەردەوام بی کاتێ بەخۆ دەزانی بووی بە ئەندامی چەندین دەستگا و سەندیکا خاوەنی 14 مێدالیای ئەنجومەنانی دەرەکی سەرۆکی 20 لیژنەی ئەدەبی و دانەری 1 زنجیرە فیلمانی جەڵەبی تۆ حەزت لەم شتانەیە بەم شتانە ڕازی دەبی بەڵام من لەم شتانە دەترسم زۆر گەوجانەوتم لە ڕوانگەی خۆتەوە حکم لەسەر خەڵکانی دیمەدا دوای ئەوە یەکسەر بەجێم هێشت ئیدی نەم دەتوانێت قسەکانی وی کە لا قسەی فەیلسوفانی برسی دەچوون یان پێکەنین و تەوس و توانجەیەک لە دوایەکەکانی ئەو تەحمل بکەم بەلای بواسیرەوە ئەدەب لاپەراوێزی ژیاندایە بەڵام بۆ من ئەدەبیات لە ناوجەرگەی ژیاندایە و هەموو دزێویەکان و گژ ململانێ و کێشمەکان لە خۆ دەگرێت بەڵام لە هەمان کاردا سەرکەوتنەکانیش لە خۆ دەگرێت هەڵبەتە هەرگیز پێم شەرم نییە ئەگەر فرۆشی کتێبەکەم بگاتە 100,000 نوسخە خۆ ئەگەر لوتف بکەن و خەڵاتی موپاسانم بدەنێ خۆم بە بەختەوەرترین بەشەر دەزانم ڕەنگە ئەمە سوکایەتی بێ بەڵام ئیدی ئەوەیە کە هەیە